وەکو دەستگاهێ میدیای بادینان کو هاتی بەشداریە دامەژراندنا رادیۆدا بکرد ئەم سوپاسیاوە دکین رادیۆ ئاشتی هەژدەی دوازدە 2004 هاتیە دامەژراندن 17 ساڵ بۆرین ئەم داخلی هەژدێ بین ساڵە هەژدێ بین بڕاستی دەمێ رادیۆ هاتی دامەژراندن بچەند ئامیرەیەکێت کێم هەڤالێت مەیەت و هەنگی وی وەختی داهاتین ئەف شۆلەکرین ساڵێکی پتر بێ راتبوو بێ ئەو وەکو خۆبەخش هاتن ئەف کارەکردن ئە سوپاسیاوان دکم بەرینۆکە و یەدنۆکە حەچەیە کارکردی دوێ رادیۆدا ئەڤە 17 ساڵ بۆرین ساڵە هەژدێدا ئەم بڕاستی مانیەتە ئەگەر هات و ئابووریێمە هەبت و ئەم بشین هەندێک بەرنامێتنی و هەندێک سترانێتنی ئە دوێ ساڵانیدا پێشکەش بکەین